سڵاو لە بینەرانی بەڕێزی کەناڵی بکێفۆم کاتتان باش زۆر بەخێتنی خاتوژیانەکەم بۆ شاری بێرمیگام بە تایبەتی بۆ مارکێتی کوردستان. سڵاتان لەبێ من و شەمۆز هاتووینەتە سوپەرمارکێتی کوردستان لە بێرمینگهام وەک وەفایەک بۆ ڕۆحی کاکە ئالان و کاکە ئارۆز. بەڕاستی جێداق بۆ هەردووکیانمان لەکیستا لە ماوەیەکی زۆر کورتە بەڵام شۆپەکان هەر ماوە و هاتوین بە سەریانەکەینەوە وەکو وەفایەک بۆ گیانی پاکیوان بفەرموو. خۆلیان خۆش بن. سلام علیکم. سلام علیکم. باشە داسیزار ئەحواڵتان؟ کاگاری لێرەیە؟ کاگاری سلام علیکم. کاگاری سلام علیکم. باشم بەڕێز. کاگاری سلام علیکم. ئەحواڵە باشە بەقوربان سپاس دەکەم مەمنون. بە تایبەتی دادەژیان لە لەندۆن هاتۆ بۆ لاو منیش بە تایبەتی هاتوین بۆ لاتوو خۆتان خۆش بن و خوای گەورەی ئینشاڵڵا بەشتی بەرینیان شاد کات. ئەسی تا ئێستا من چاوم بەرای نەهاتۆ بێمەوە بەڵام ئەزانم ئێوە چی ئەکەن بۆ ئەو خەڵکە بۆ مشتری کوردەکان وتمان با بڕینەوە وەکو وەفایەک بۆ ڕۆحی گیانی پاکی کاکە ئالان و کاکە ئارۆز سەردانێکتان بکەین. بەشمانەکەن خوای گەورە پاداشتی و خەڵکە باتە ئێمە بەڕاستی هەرزاری تاکە بە تاکە خەڵکی ئەم وڵاتەی یعنی حەمد سەنا بە خوای گەورە خەڵکێکی زۆر لە سواتەوەمانە. وەڵی کاگاری بە ئەمە لێ بستم ئەو قسانە بکەی بۆی جوانتر دەنگەکە بگات بە خەڵکەکە. من لە تاکە بە تاکە خۆمان بە قەرزاری و خەڵکە ئازانین بەڕاستی من هەموو کاتێک گوتومە لە ناو ستاف و ناو دوکان ئایڵێ ماڵێ من ئەگەر شەو ڕۆژ خەمە سەریەک سەردانی خەڵکەم چاکەی و خەڵکەم بۆ نادێتەوە حەمد و سەنا بخوا خەڵکێکی زۆر زیاد لە پێویست لە دەورمانە بوو لە چواردەورەمانە بووە ئێمەش بە تەواوی خۆمان و دوکان و ستافەوە لە خزمەتی ئەو خەڵکە ئازیزابین بە هەموو قەومەکانەوە. کاگاری ئێوە کارێکی واتان کردووە کە خەڵکەکە بەواجبی ئەزانێ بێت ژیان خان یەکەمەوە فەزلی خوای گەورێ دووەم ماڵی خەڵکەکەەوە بێت چاکی خەڵکەکە خۆیانە ئینسان نابێت خۆی وەسفی خۆی کات حەمد و سەنا بە خۆی گەورە من هەموو کاتێک گەڵم خەڵکێکی زۆرمان لە چواردەوەرا بوو بەڕاستی قەرزاری ئەو خەڵکەین من ئەتوانم بە هاوکاریکردن بە داشکان لە دوکانە بە بۆنی مانگی ڕەمەزانی پیرۆزەوە بە بۆنی جەژنەوە بە هەموو شێوازێک هاوکاری و خەڵکە عەزیزە بکەم ئینشاءڵڵا ئەوەی کە بتوانین ئینشاءڵڵا درێغی ناکەم و زیاد لە پێویستێکم ئینشاءڵڵا. چیتان هێناوە ئەم جار بۆم ڕەمەزان و بۆ جەژن؟ بۆم ڕەمەزان و ئەم جەژنە ئینشاءڵڵا شتی زۆرمان لایە هەر لە خورما و لە برنج و لە شیرینی و لە قەسابی لە گۆشت و لە کەڵەشێر و لە قاز و لە مریشک و هەموو شتێکمان لایە الحەمدولیلا شتی زیاتر هێنین بارێکمان بەڕێگا ئینشاءڵڵا هەفتەی داهاتووەگا بۆ پێداویستی جەژن ئینشاءڵڵا هەفتەی داهاتووەگا و نوقڵی کوردستان و جگلێت و شەربەتی سانکیوک و خاڵقی و هەمووی بڵین بابەتی کوردستان هاتووە بەعام هەموو شتەکانی کەمان هەیە هەر لە چکلێت و لە شەربەت و شتەکان لە بەشیە و دیوە ئەم برنجە کوردیمانینەوە برنجێکی زۆر تایبەتە توان من دانێ بێنم هەروەڵا لە خزمەتانم ئەم برنجی ئاشکی شێخ جەلالە برنجێکی زۆر تایبەتە ژیان خان ئەمە پێشتر هێنان فێکیان کرد بە فێکی لە بازارە تەوزیعیان کرد ئێستا من وەرم گرتووە الحەمدولیلا وەڵڵاهی لە لەندەن فێکیان کردبووە و مەجموعەی خەڵک هێنابوویان جوێنەکانی نابووتیان کردبووە کۆمپلێنێکی لەسەر دروست بوو ئێستا من کردەوە بە ناوی دوکانی خۆمانە کوردستان سوپەرمارکێت ئەمە ژمارە تەلەفۆنی خۆمە هێنم و خۆمەیەم بە دوکاننار و بە عامی خەڵکەکان هەر کردوشمە بە ئۆفەر هەر بەم سعرێکی ئەیفرۆشم بەم جوملێش ئەیەم بە دوکانەکان ئەوان خۆیان شتێکی خەنە سەر ئەیفرۆشن بەڵام ئێستا ئەمە برنجەکەیەتی ڕۆنەکەیەتی هەموو شتەکانی لای خۆم ئینشاءڵڵا هەفتەی داهاتوو ڕۆنوشتەکەشیم بۆیەت وەکو وەفایەک بۆ کوردانی بەریتانیا ئینشاءڵڵا زیاترەکەم هەموو شتەکان بەبوونەی مانگی ڕەمەزانی پیرۆزە وەفایە بۆ ئەو خەڵکە عەزیز و خۆشەویستە ئینشاءڵڵا من لە خزمەتی ئەو خەڵکە بم ئەوەی کە بتوانم زیاد لە پێویست ئینشاءڵڵا پەیامێک بۆ کوردانی بەریتانیا بە تایبەتی سڵاو و ڕێزی تایبەت بۆ کوردانی تاراوگە بۆ هەموو کورد و هەموو قەومەکانی کە بەڕاستی جێی شانازی و جێی دەستخۆشی بوون بۆ ئێمە و بۆ هەموو خەڵکی کەش هەروە بوون دڵنیام خوای گەورە پاداشتی هەموو لایە باتەوە خوای گەورە بیخاتە بە جەزای قیامەتە ئینشاءڵڵا. ئەگەر ئەمە لە تۆ قەرزکەم ئەمە بەشەکەین طبعا من وەک ژیان مۆبێرگ و شەمۆزیش وەک بیکەیفۆر هاتین بۆ ئێرە بۆی کە چکە هەموو ساڵی یین هەموو ساڵی کاتین کاگالان بەڕوویکی خۆشەوە ڕەبی خوا ئافووی کات و خوالی خۆش بێ پێشوازی ئەکردین ئەمڕۆ هاتوین کاکە ئاری لێرەیە
هیوادارین تۆ تەمەند درێژ بی یاخوا ژیان خان عزیزتان هیوادارین خوابتانێڵێ بۆ کوردانی ئەم ناوچەیە دوکانی ئێمە نییە دوکانی ئێوەیە دوکانی ئەو خەڵکە خۆشەویستەیە دوکانی یەک بە کوردانی تاراوگ و کوردانی ئێرێ ئێمە وەکو خۆمان لە خزمەتی هاوڵاتیان و عزیزان نابین من شخصی خۆم بەڕاستی چوە لە بێرمینگهام ناژیم لە لەندەن نژیم بەس بەڕاستی بۆ بازاڕیکردنی کوشتی کوردی پێداویستی یەم بۆ ئێرە بەس شەمۆس تۆ لێرەی بەڵێ من هەموو کاتیم بۆ ئێرە کاتێکم بۆ ئێرە ئەنجام مش لێرە زیاتر گۆشتەکان لێرە گۆشتە بەم و برنج و پێداویستەکانی تر بۆ مزگەوت من هەموو مانگی ڕەمەزانەکە لێرە بڵین شتەکان پێداویستەکانە بێنی وەشتی تریش پێشتریش هەموو دۆست و برادەرەکانشمیان بۆ ئێرە بەڵای من خۆم هاتووم لێرە چەند جار حیوانم کڕیوە و بردوومەتەوە ئاگادار بردوومەتەوە بۆ کوردستان نەک بۆ کوردستان ئەفو بۆ لەندەن و چەنەها کوردی ئەوێش کە ڕایان سپاردبووم هاتووم بۆ ئێرە و گۆشتیان کڕیوە لە بەرەی شتەکانیان فرێشە دەستان خۆش بڵین ڕۆژانە بۆمانێ گۆشتەکەمان فرێش و تازەیە لەبەری هەموو ڕۆژە دیلیڤەریمان بۆ هەموو ستافەکانیشیان کوردە بە زمانی کورد لێرە نانەوایشیان هەیە نانەوەیە چیشتە لێرە پێداویستیە بەردەستی خۆیان ناوسازیەکەین هەر بۆ خێری دروستەکەی هەموو عایلەیەک کە دێمە بە خێراتی شەکەی ناوسازیەکە شێی نییە هەتا کۆتایی ڕەمەزان ئینشەڵڵا بەردەوامە بین ناوسازیەکە بۆ خێردامان ناوە هەتا کۆتایی ڕەمەزان ئینشەڵڵا هەر بە بەلاشە ناوسازیەکەمان بۆ هەموو عایلەیەک بە بەلاشە بەڵام لە سەروی ئەوەی کە زیاتری بێ قوتیەکم داناوە بۆ مناڵانی بێباوەک سەرپەرشتی خۆم سەرپەرشتیەکەم بۆ نمونەگەر تۆ باعیس 4-5 پاوانێ بێت ئەو پارە زیادی کەوەری ئەگرین لە ناوسازیەکە ئەی خێنە ئەوەوە ئەوی ژەر بۆ مناڵی بێباوکە ڕات تەنها بەخوا خوای گەورە هەموومان سەرکەوتووکە ئینشاءڵڵا هیوادارم کوردانی دەوروبەری بێرمینگهام و هەر شوێنێک کە ئەتوانن و پێیان ئەکاتە بێرمینگهام بێنە ئێرە و لێرە وەک وەفایەک بۆ ڕۆحی کاکە ئالان و کاکە ئارۆز وەکو وەفایەک بۆ ئەوەی کە ئەمان ئەو داشکانە زۆرە ئەکەن بۆ کوردەکانی ئێرە وەرن لێرە شتەکانتان بکڕن شتی جوان و خۆشیان هەیە فرێشن نەمووی هەتا کاتێکی تر و کەسایەتێکی جوان وەکو مامەسا بەخواتان خواتان لەگەڵ ئەم جارش خواتان لەگەڵ دەستان خۆش بێت. کەناڵی BK4 لە خەمی هەمووان کۆکەرەوەی کوردان لە تاراوگا بەگشتی لە ئەوروپا و بەریتانیا BK4